پرسی پاراستنی ئاسایشی کەرکووک و ئەمنیەتی کەرکووکە دەبینێن هێشتا پاشماوەکان و شانۆنیستەکانی داعش لە نێو کەرکووک دابوونیان ماوە هەر ئەمڕۆژ لە بەرەنجامی تقینەوەیەکدا کە لە کەرکووک ڕوویدا ژمارەیەک قوربانی لێکەوتەوە ژمارەیەک برینداری لێکەوتەوە سەبارەت بە پاراستنی ئەمنیەتی شاری کەرکووک چی دەکرێت بۆ کەرکووک بە تایبەتی لەم حکوومەتەی محەممەد شیع سوودانیدا چۆن دەکرێت ئەجندای سەرەکی کارەکان لە نێو حکوومەتی عێراقدا و لە هەرێمی کوردستانیشدا پاراستنی ئاسایشی کەرکووک بێت گارە لە سنووری ناحیەی ڕیازی سەر بە قەزای حەویجە تەقینەوەکە ڕوویداوە بەهۆیەوە 8 پۆلیسی فدراڵی کوژراون بەیانی ئەمڕۆ لە دەوروبەری گوندی سەفرا لە ناحیەی دیاس کە دەکەوێتە یاخود ڕیاز کە دەکەوێتە سنووری زنجیرە چیای حەملین لە سنووری پارێزگای کەرکووک بۆمبێکی چێنرا و بەهێزی کانی لیوای دوی پۆلیسی فدراڵی عێراق تەقیوە بەهۆیەوە 8 پۆلیسی فدراڵی کوژراون دوو پۆلیسی دیکەش بریندار بوون وەک باسی لێوە دەکرێت لە ئێستادا ڕۆژی تەندروستیەکێک لەو بریندارانش باش نییە دیارە تەقینەوەکەش لە کاتێکدا کە ناوبەناو هێزەکانی عێراق و هێزە ئەمنیەکانی تر ئۆپەراسیۆن بۆ لە ناوبردنی پاژماوەکانی داعش لەو سنوورەدا ئەنجام دەدەن بۆ گفتوگۆکردنی زیاتر لەسەرم بابەتە لەگەڵ بەڕێزی هیدایەت تاهیر شارەزا لە کاروباری ئەمنی و سەربازی ڕاستەخۆ لە کەرکووک و میوانمان دەبێت گفتوگۆی زیاتر لەگەڵەوەدا دەکەم کاک هادی هیدایەت زۆر سپاس بۆ ئامادەبوونت بۆچی هێشتا لە کەرکووک پرس و مەترسیەکانی داعش بوونی ماوە؟ زۆر سپاس سڵاو لە بەڕێست و سەرجەمبینەرانی خۆشەویست دیارە بابەتی ئەمنی بابەتێکی گرنگە بەڕاستی بۆ ناوچە جێناوکانیان ناوچەکانی مادەی 140 و بە تایبەتیش کەرکووک و دەوروبەری بە حکمی ئەوەی کە تیرۆستانی داعش زیاتر تەرکیزیان خستۆتە سەر ئەو ناوچانە و بە حکمی ئەوەی کە ئەو ناوچانە کێشە لەسەرە و بە هەمیشە ینی حکوومەتی ئیتیحادی هەوڵی داوە کە ئەو شوێنانە پڕکاتەوە کە کێشەی تایە بەڵام بەداخەوە ینی بەرنامە و پلانی وزارەتی دیفاع و هێزە هاوبەشەکان ناتوانێت وەکو پێویست بەرنامەیەکی تۆکمان هەبێ بۆ ئەوەی کە ئەو کەلێنانە پڕکەنەوە و لە ئەمان کاتیشە بۆشایەکی ئەمنی زۆر هەیە لەو سنوورە بە حکمی ئەوەی کە چیاکانی حەمرین ئەوانەی کە ئەو سنوورانەی کە نێزەکەن لێوەی بە بەردەوامی بۆتە توانین بڵێن قاعدەیەک بۆ تیرۆستانی داعش و بۆتە پێگەیەکی گرنگ بۆ ئەوان و بە ئاسانی توانن تەراتێنکەن لەو سنوورە تاکو و چیای قەرەچووق و ئەو ناوە کە بەیەکەوە بەسترێتەوە بۆیە بە ئاسانی ئەتوانن چالاکانی خۆیان ئەنجام بدەن ئێمە جگەلەوە شانۆنیستەکانشیان ینی بە بەردەوام کاری خۆیانەکەن ینی جاروایە ناو جەرگەی نێزیکی ناو جەرگەی شارە ینی شوێنێک وەکو چیمەن پێشماوەیەک کاری تیرۆستانیان ئەنجامدا کە هەستان بە کوشتنی 4 سەرباز و لە هەمان کاتیشە لە دەوروبەری دووبز و دەوروبەری سەرگەڕان داقوق و هەموو ئەو شوێنانە ینی تیرۆستانی داعش بوونیان هەیە ئەی هێزە ئەمنیەکان زیاترستا بەڵێ هێزە ئەمنیەکان و ئەو لیوا هاوبەشانەی کە لە نێوان سوپای عێراق و هێزی پێشمەرگەدا هەیە بۆ پاراستنی ئەو ناوچانە بۆچی تایسە نتوانراوە ئەو بۆشایی ئەمنیە لەو سنوورانەیە بە تایبەتی باست لە چیای حەمرین کرد پڕ بکرێتەوە؟ بۆ یەکە لە کێشە سەرەکیەکان ئەوەیە ئەو بۆشاییە کە هەیە لە نێوان هێزی پێشمەرگە و هێزە عێراقیەکان کە ڕێکەوتن کرا لەسەر ئەوەی کە دوو لیوای هاوبەش لە پێشمەرگە و هێزە عێراقیەکان پێک بهێنرێ و ئەو بۆشایانە پڕکرێتەوە بە حکمی ئەوەی کە بۆشاییەکی زۆر هەیە لە سنوورێکە بۆ سنوورێک جیاوازە ئەینجاروا هەیە و بۆشایانە ئەگاتە 8 کیلۆمەتر 10 کیلۆمەتر ئەمەش بەڕاستی زۆرە مەسافەیەکی زۆرە بۆیە ئەمانش ینی ئەمەیان خۆستۆتەوە ئەم بۆشایان خۆستۆتەوە بۆ ئەوەی کە خۆیان ینی ئامادە بکەن و خۆیان جوڵە بە شوێنەکانی خۆیان بکەن و بەڕاستی ینی حکوومەتی عێراق مقەسرە لەوەیە بە حکمی ئەوەی کە دەڵێت ئێستا هەموو ئامادەکاریە ئیدارەکانمان تەواو کردووە لەسەر بودجەماوە ینی هەندێک مەسائلی پلانی ئەمنی هەیە پلانی ئەمنی پێویستی بەوە نییە کە تو تاجیریکەی بۆ موازنە تۆ دەبێت ینی بۆ پاراستنی ئەمنیەت دەبێ احتیاطت هەیە تر بە هەر جۆرێک بێ ئەبێ ینی پارەی بۆ تەرخان بکرێ بۆ ئەوەی کە ئەو هێزانە زووترین کات دەست بەکار بن بۆ پڕکردنەوەی ئەو بۆشایانە
بۆیە زۆری خایاند ینی ئەمەش ناکرێت ینی وەستان لەسەر ئەو بابەتە بەڕاستی فشارێکی زۆرەوێ و دەبێت حکوومەت عێراق درک بەوە بکات کە فعلەن ئەمە چەندین جارە تیرۆستانی داعش چەندین چالاکیە کرد و چەندین جار زەر و زیان بە هێزار عراقیەکان گەن بە پلەیەک و هەروەها خەڵکی دانیشتوانی ئەو سنوورانش ئەمەش ینی دەبێت خەمێکی لێ بخوات و نابێت بەو شێوەیە لەم حکوومەتەیە چاوەڕێ بکات. پرسی ئەمنیەتی کەرکووک ڕەچاو کراوە و گرنگی زیاتری پێ بدرێت. وڵای دوو خاڵی زۆر گرنگی تایە. یەکێ لەو خاڵانە ئەوەیە کە ئەم هێزە سەربازەی کە ناو شار و شارچکەکانی کەرکووک و ئەو شوێنانە هەیە دەرکرێنە دەرەوەی شار، ئەمە بۆ خۆی بەڕاستی ئەم جۆرە عسکەرتاریە هیچ سوودی نییە لە ناو شار. ناو شارە کێشەیەکی وات نییە زیاتر. بەڵێ ڕێکەوتنێک هەیە لە نێوان کورد و بڵێن هێزە کوردیەکان و هەروەها حکوومەتی لەگەڵ هێزە لایەنە سیاسەکانی عێراق کە ئەو خاڵە چەسپێنراوە لە کارنامەی حکوومەتی سوودانی کە ئەو هێزانە بە تایبەتی لەو چوار پارێزگایی کە مووسڵ و کەرکووک و تکریت و دیالە دەربهێنرێن و بچنە دەرەوەی شارۆ خۆ شەروایە بەپێی سیستەمی عسکەری شەروایە نابێ ناو شار بن. ئەمە یەک دوو ئەو دوولی وایە هەوبەشەی کە ڕێکەوتن کراوە لەسەری نێوان وزارتی پێشمەرگە و وزارتی بەرگری عێراق لە پلانی حکوومەتایە کە لە ڕۆی ئیدارەکەەوە ئەوان ئەڵێن هەموو شتێکمان تاوا کردووە لە ناو موازنەداناوە لە بڵێن لە یاسای موازنە دانراوە پێویستە لە موازن دەنگی لەسەر بدرێت. بەڵام گوتم ینی پێویست ناکات تۆ بۆ تۆکمەکردنی بارودۆخی ئەمنی تۆ چاوەڕێ ئەوە بکەیت کە ڕەنگە چەند مانگی پێ بچێت، ڕەنگە باسانی مەسەر ئەو موازنە تێ نەپەڕێت و ناکرێت بە هەمان شێوە ئەو جم و جۆڵەی داعش و هەروەها ئەو شڵەژانەی کە دروست دەکات لەو سنوورە ئەو زەر و زیانەی کە گەێنێت ینی بە هێزە عێراقیەکان و بۆ سنوورە چاوەڕێ بکرێت. هەماهەنگی لە نێوان سوپای عێراق و هێزی پێشمەرگا بەدی دەکرێت بە تایبەتی لەم ساڵەوە بەستم لە 2022 و لەم حکوومەتەنووی عێراقدا کە تەشکیل بۆ پێگەێنراوە جۆرێک لە تەوافقی لەسەر بووە دەنگدان هەبوو بم کابینەیە ئەنی بەپێی ئەوەی کە هەیە لە نێو کەرکووکا بەدی دەکرێت جۆرێک لە تەوافق و لێک نزیک بوونەوە هاوبەشیکردن لە نێوان سوپای عێراق و هێزی پێشمەرگەدا بەدی دەکرێت جیاواز لە ڕابردوو لە نێو کەرکووکا. ئەتوانین بڕێن لە شوێنێک بۆ شوێنێک جیاوازە ینی بە پێ ئەو هێزەیە ئەو هێزە عسکەری کە لەوەیە لە هەندێک شوێن بەڵێ هەمانگی باشەیە لە هەندێک شوێن لاوازە لە هەندێک شوێن هەر نییە جەبۆیە ناڵێن بە پێ ئەو هێزە عسکەریانەیە ئەو ناڵێن بە بەرنامە و پیلانی حکوومەتی عێراق یان وزارەتی دیفاع بەڕاستی زۆر تۆکمە نییە و زۆر جێگیر نییە و مرکزی نییە بۆیە دەبینین جاروا هەیە گۆڕانکاری لە هێزێکەکە گۆڕانکاری لە فەرماندەیەکەکە بەڵام ئەممانای ئەوە نییە کە شتەکان بەرەو چاکسازی و بەرەو باشبوون بڕوات ئەمە بۆ خۆی پێویستی بە شتی تر هەیە و پێویستی بەوە هەیە کە وەگوتمان ئەو شوێنانە پڕکرێتەوە هێز هەمانگیەکی باش دروست بێت لە نێوان هێزی پێشمەرگە و هێزە عێراقیەکان لەبەرەوەی زیاتر ئەگەر سیرکەین ئەو سنوورانە لەوێ ینی زیاتر تروستانی داعش دەست بە جومجۆڵەکانەکەن و زۆر بە ئاسانیش دەسەوەشێنن بۆیە بینیمان لە چەند ڕۆژی ڕابردووشە بە هەمان شێوە لە دەوروبەری دووبس هێزە ئاسمانەکانی عێراق بردومانی ئەو شوێنانەی کردووە کە گومانی داعشی لێکرێەوە فعلەن بوونیان هەبووە لەوێ و ئستاش ئەدینین کە هێزە عێراقیەکان دەچن چێوماڵی ئەو شوێناناکەن هینیان بەرەکەوێ بەڕاستی قوربانی لێکەوێتەوە چەند سەربازێک شەهید بوو لەم بینە. باشە توانای سەربازی حکوومەتی عێراق چییە بۆ لە ناوبردنی و شانە نووسوانەی داعش؟ ئەبێ ئەتیمات کاتە سەر زانیاریەکان زانیاری ئەمنی و هەمانگی وەگوتم لەگەڵ هێزی پێشمەرگە بە حکمی ئەوەی کە معلوماتی باشیان لایە و لە هەمان کاتیشە ئەو هێزانە کە گۆڕانکاریان پێکرێ لە خواروی عێراقەوە هێندرێن ینی جوگرافیەتی شوێنەکە زۆر بە باشی شارەزان نین و لە ینی لە خەڵکەکەش ینی ئەوەنە شارزایی ئەویان نییە بتوانن چۆن مامەڵە لەگەڵ سنوورەکە بکەن لەگە خەڵکەکەی بکەن بۆ ئەوەی کە زانیاریان دەستکەوێت بۆ ئەوەی هاوکار بن لەگەڵیانە چکە خۆتان زان ینی ئەمە زیاتر زانیاری لە خەڵک وەرەگیرێەوە ئەو خەڵکانش هەستەکان ئەو متمانەیە نییە ینی هەست بە متمانەیەکی زۆر ناکەن کە بتوانن هاوکار بن لەگەڵ ئەو هێزە عێراقیانە بۆیە کاتی خۆی من ئاگادارم ینی کە هێزی پێشمەرگە لێوە بوو
زیاتر زانیاریەکان لەلایەن خەڵکی دانیشتوانەکان ئەگەر بە هێزی پێشمەرگە و کاریان لەسەر کرد و سەرکەوتوش بوون لە کێماڵکردنی شوێنەکان و دەستگیرکردنی تیرۆریستان ئەگەر ناو شار بووە ئەگەر دەروی شاریش بووە. باش هاوکاریکردنی خەڵکی ناوچەکە چۆنە بۆ هێزە ئەمنیەکانی کەرکووک بۆ ئاشکراکردنی یاخود ئەو شانە نووسوانەی کە لەوێدا هەن هاوکاری حکوومەتی عێراق و ئەو هێزانە بن کە لە نێو کەرکووکدا ئەرکی پاراستنی کەرکووکیان لەسرە. ناڵێم زۆر لاوازە خەڵکی زۆر متمانیە نییە بەم هێزە بە حکومەوەی خەڵکی ئێرە نین، خەڵکی خواروی عێراقن، خەڵکی بەغار، خەڵکی جنوبن و متمانیان لەسەر نییە بۆیە ناوێرن ینی بەڕاستی ئەوانش لە ژیانی خۆیان ترسێن ینی چەندین جار هەندێک حاڵەت بووە زانیاریان گەیاندووە کە کۆمەڵێک تیرۆریست کاتی خۆی لە ناو داعش بوونە و ئێستا هاتوونەتە ناو شارەوە دەستگیر کراون و دوای بەڕڵا کراون. ئەمە بەڕاستی بۆتە مای ئەوەی کە خەڵکی شارویان خەڵکی ئەو شوێنانەش باسانی بە پڕیاری دادگا بەربوون ئەو داعشانی کە پێشتر دەستگیر کراون. نازانین چۆن بەربوونە بەڕاستی چونکی زیاتر ئێستا هێزە ئەمنیەکان توانین بڵێن هینێکیان هەیە سڵاحیەتێکیان هەیە جاروای بەبێ پرسی دادگاش دەستگیرەکردن هەندێکیان و بەشێکیان نا بەشێکیان دادگا ئاگادارە بە چۆن بە چی شێوەیەک ئەمە ئازاد دەکرێت ئەنی ماوەیەکی زۆری پێ ناچێت ئازاد دەکرێن و ئەمانە بەڕاستی بۆ تەمایی ئەوەی کە خەڵکی زۆر سقە نەکات بە بۆ هێزاراقیان. باشە کاک هیدایەتەماکەمە دوا پرسیار سەبارەتەوەی کە پاژماوەکانی داعش مەترسیان هەیە بۆ گوندەکانی سنووری کەرکووک و مەترسیەکەیان لە ناوخۆی کەرکووک و سنتری کەرکووکیش بە هەمان شێوە لە ئاستێکە کە مەترسی بن بۆ ئەوەی کە خەڵک و دانیشتوانی کەرکووک و جوتیارانی کەرکووک ناوچەکانیان چۆڵ بکەن. ناڵێم ئستاوەکو پێشانیە مەسەرن شوێنێکی بەرفراوانیان بەدەستەوە بێت زیاتر گروپن و شانن ئەم شانانە بەڵێ ناو شاریشن بە پێی زانیاریەکان و لە دەوروبەری گوندەکانیشن و زیاتر جوتیارانی کورد زۆر ینی بەڕاستی ینی نیگەرانێکی زۆریان هەیە بە حکمی ئەوەی کە زۆر جار ڕێگریان لێکرێ کێشیان بۆ دروست دەکرێ ناورن لە کاتی خۆیان ینی کارەکانی خۆیان ئەنجام بدەن خاستان ئەو شوێنانی کە نێزیکن لە سنووری حەویجە و ڕاز و ئەو ناوە بە حکمی ئەوەی کە ئەو شوێنانە بەتوانین بڵین بە بۆرەی ئەرهاب ناستراوە ینی لە دوای ینی کە ڕژێمی سەدام ڕووخاوە قاعیدا هەبووە دوای ئەوە داعش پێ بوو هەموو ئەو سنوورانە هەڵقڵاوە ینی وە بۆتە ینی چێڵگەیەک بۆتە مۆڵگەیەک بۆ ئەوەی کە ئەو تیرۆریستانە بە بەردەوامی لەوێ حەوێنراونەتەوە و شوێنەکانی خۆیان قایم کردووە بەڵێ بە تاکید ینی کێشە بۆ زووتێران زۆر دروست بووە و وای کردووە کە حکوومەتی ئێرەش کە بە پارێزگار بە وکالەت زۆر هاوسۆزە لەگەڵ ئەو جۆرە کەسانە و توانێن ینی اتهامێکی وا زۆر کراوە بە حکمی ئەوەی کە خۆشی خەڵکی ئەو سنوورەیە خەڵکی حەویجەیە و کە سوکاری هەندێکیان کە سوکارە نێزیکانیشیان ئەمیری داعش بوونە و هاوسۆزیک هەیە و زۆر جار کێشە بۆ جوتیارانی کورد دروست دەکرێت بە بڕیارێکیان بە نووسراوێک لەلایەن پارێزگای کرد بۆ وکالەتەوە. بەڕێستی دایت تاهیر شارزا لە کاروباری ئەمنی و سەربازی سپاس بۆ ئامادەبوون کاک دایت.